ئێستا تقریبان 7 ساڵە ئێمە دەرمانمان لە بازاڕەیە 136 جۆر دەرمانمان هەیە ئەمڕۆ لە بازار یەکەم دەرمانیشمان لە مانگی 2010 هاتە درایان لە 2004 دەستی پێکرد پرۆژەکە 2 ساڵی پێچوو کە تا دیزاینەکە دانرا لەگەڵ چەند شەریکێکی فینلەندی و سویدی دکتۆرباران خۆی هەر لەوێ بۆسا 2006 گەڕایەوە ئیتی بینا دەستی پێکرد لە 2009 ئیفتتاح کرا لە مانگی 10. This is our America warehouse where we receive the raw materials and packaging materials. We have a standard operating procedure for receiving. ئەمە کۆگای پزیشکی ئێمەیە کە کەلوپەل و خام و پاکێتکراوەکان وەردەگرین. ستانداردێکی کاکردنی تایبەتمان هەیە بۆ وەرگرتنی کەلوپەلە خامەکان. ستانداردی کاکردنی ئێمە لەسەر بنەمای ستانداردەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی پۆلیان کراوە و هەموو چالاکی و کاکردنی ئێمە لەم کۆگایە بەشێکە لەو ستانداردە جیهانیە. یەکەم هەنگاو کاتێک ئێمە مادەی خاممان پێدەگات ئەم کۆگایە بەرپرسیارە لە ئەنجامدانی پشکنین و وردبینی بۆ مادەخامەکان و ڕادەی شیاویان بۆ بەرهەمهێنان و هەروەها بڕوانامەی شیکاری بۆ مادەخامەکان لەلایەن کارگەوە دابین دەکرێت. ئێمە مادەی خاممان لە کۆمەڵک وڵاتەوە بەدەست دەگات و بەشی هەرە زۆریشیان لە وڵاتی هندستان و فەڕەنسا و ئەڵمانیا و ئیتالیا و سینەوە دێت. وەکو گوتمان پشکنینی وردبینی بۆ مادەخامەکان لێرە لەلایەن بەرپرسی کۆگاوە ئەنجام دەدرێت. سەبارەت بە چەندێتی و جۆرەتی مادەخامەکان بەرپرسی کۆگا دەبێت دڵنیا بێتەوە لەوەی ناوەڕۆک و پێکهاتەی مادەکان گونجاو و باشن بۆ بەکارهێنا. پاشان دەست دەکرێت بە دکمنتکردنی مادەکان. بەدەرلەوە بەرپرسی کۆگا نمونەیەک لە مادەخامەکان دەنێرێت بۆ دڵنیایی جۆری بە مەبەستی دڵنیاییدان لەسەر جۆری مادەکە. پاش ئەوەی دڵنیایی جۆری نمونەی مادەکەی وەرگرت لەگەڵ دکمنتی گونجاوی بەکارهێنانی مادەکە کە لەلایەن بەڕێوەبەری کۆگاوە ئامادە دەکرێت. Good received note by the quality control. The quality control manager will arrange for doing the sampling. Once we receive the material, they are packed into quarantine and then. لێرەدا وەکو دەبینین کاتێک نمونەی ئامادەکراو دەگات بە بەشی دڵنیایی جۆری لێرە وەردەگیرێت و کارەکانی پشکنین دەست پێ دەکات. ئێرە شوێنێکی تایبەتە کە هەمیشە کەشوهەوایەکی زۆر تایبەتی هەیە و هەموو کارەکان لەم هەوا پاک و گونجاوە ئەنجام دەدرێن. پشکنینی ورد و دروست لەسەر بنەمای ستانداردێکی جیهانی بۆ نمونەی مادەخامەکە ئەنجام دەدرێت. ئێرە تاقیگەی پزیشکی دڵنیایی جۆری ئێمەیە کە ئامێری زۆر پێشکەوتومان هەیە و بەکاری دەهێنین بۆ شیکردنەوەی مادە خامەکان. هەروەها سیستەمی 4LPH-مان هەیە کە بە ئامێری ئۆتۆی نمونونەکانەوە گرێدراوە و دەتوانێت لە یەک کاتدا پشکنین بۆ 7 نمونەی نێردراو بکات و پەمپێکی تایبەتی هەیە بۆ جوداکردنەوەی بەشە جیاوازەکانی ناو مادە خامەکە. ئەو سامپڵە هەر سامپڵ و میتۆدێکی خۆی هەیە لە بۆ ئەنەلایسیسی ئەمەش ئەو سامپڵە بەجێری ئەم میتۆدەی پشت بەو میتۆدەی دەبەستین دێن لە بەجێری میتۆدەکەی هەنگاو بە هەنگاو دێن سامپڵەکەی تێستی لە بۆ دەکەین کە هەنگاوەکانی تێستەکەمان خلاص کرد ئەو تێستەکە خلاص بوو لە دالوشن و تێستەکانی دێن ئەو سامپڵە خینەوەی هەیە
دوو میسۆدیشمان هەیە بە UV-مان هەیە و بە HPLC-شمان هەیە ستا میسۆدی ئەوڕۆکەمان بە HPLC-ە HPLC کە دەین ئەوە ڤایلەکان چەند ڤایلێکمان هەیە ڤایلەکان لە بۆ پڕ دەکەین کە پاشەوەی ڤایلەکانمان لە پڕ کرد لێرە دادێن لە ناو لێرە دادێنین لێرە ڤایلەکەی ناو دادێنین پاشەندیش بیدایەتش سەرتاش کۆڵەمەکەی دادێنین ئەوە پێی دەرێن کۆڵم ئەوەش دیتێکتەرە هەر دەستین مۆبایل فێسکی دادنین ئەوەش مۆبایل فێسەکەیە هەر مۆبایل فێسکە و بە ژێرەی لاینەکەی دادنین ئستا و لاینی ئەیمان هەیە کە لاینەکەماندانە هەمووی پێکەوە کۆنێک دەکەین هەزار دەستین لێرە جەدوەلێش لێ حاضر دەکەین خشتە سیکوێنسێک لێرە پێی دەرێن سیکوێنس ئەو سیکوێنسەی بە ژێرەی ناوی سامپڵەکان دادنین ناوی سامپڵەکە و تێستی سامپڵەکەی لەگەر ئەو ڕێکەوتی واتە تاریخی ڕۆژ تێستەکەی کە پاشەوەی ئەم کۆڵۆمەکەماندانە هەموو شتەکەمان پێکەوە ڕەپت کرد دێن سیستەمەکەمان دەست پێ دەکەین کە سیستەمەکەمان دەست پێ کرد هەر میسۆدە و تایمەکە پێ دەرێن ڕەن تایم میسۆدە و ڕەن تایمەش تایبەت بە خۆی هەیە ستا لە بۆی ڕەن تایمی ئەو ڕۆکەمان 6 دقەیە 6 دقەیە کە میسۆدەکەمان هەموو سیکوێنسەکەی تەواو بوو ئەو دەین ئەدەستین پرۆسسینگ لە بۆ ئەو تێستەی دەکەن بۆ سیکوێنسەی کە پرۆسسینگمان لە بۆ کرد دەیسین لە ئەکسلی دادێنین ئەو لەوێن مقارنەی ستاندەر و سامپڵەکەی دەکەین لەو کاتی ڕیزەڵتەکەمان بۆ دەردەسین. ئەوانە تێستی دیزۆلیوشنن تێستی دیزۆلیوشنۆس بەکاردێن و ئەوی بزانین نسبەی ئەکتیڤەکەی لەناو حەبەکەی چەندە بە تێپەڕبوونی کات لەسەر ئەساسی مائیدەی ئینسان دروستکراوە لە دەرەجەی حرارەی 37 ئێستا و جیازەمان ئەوە دیزۆلیوشنی ئۆتۆسامپلەرە بەخۆی سامپلەکان بە تێپەڕبوونی کات ڕادەکێشیتن. ئەو سامپلانەوە دەگری چەند تێستەچی هەیە یەک لەوانە تێستی ئەسەیە ئەو تێستەواتە ئەکتیڤیتی مادەکەی دەدۆزینەوە سەتا چەند تێدایە ئەمەش بەپێی دوو نیزام کار دەکەین لێرکوانە نیزامی بریتیش فارماکۆپیەیە BPA نیزامی یونایتد ستیت فارماکۆپیەیە کە لەو دوو نیزامەی ئێسۆپیەکەی دەردەینین پرۆسیجەرەکە ئەکتیڤیتی مادەکان دەدۆزینەوە یەک لەو تێستانەیە کە دەیکەین تێستی ئەسەیە کە سەتا چەند ئەکتیڤیتی مادەکەی تێدایە دەیدۆزینەوە ئەوەش تێستەکانە ئێستا ئەویان بەپێی تایترێشینە دەیکەین کە ئەوەشیان ستاندەرزیشنەکەی پێشتر ئەو سۆلیشنانە هەمووی دەدۆزرێتەوە بەپێی چەند جیهازێک هەیتوان کە دوای دۆزینەوەی چەند ملک فەرق دەکا کە تایترێشنەکە خلاص دەبی کالکولیشنی دەکەین و نەتیجەکەی دەردەچی ئەو تێستەش ئێستا ئەلێکوانە ئەو مادەکان هەمووی حاضر کرایە ئێستا بەس مایە تایترێشنەکەی دەکەین کاتێک کە دەزانین تەواو بووە کە گەیشتە نقطەی ئێند پۆینتیش کە کەلەری یاخود ڕەنجی مادەکەی گۆڕە دەزانین کە ئێند پۆینتەکەی خلاص بووە. ئێستا ڕەنگەکەی گۆڕا لە پەمەیەوە بۆشین کەواتە گەیشتە ئێند پۆینت خاڵی کۆتایی مادەکە کە ئێستا حساباتی لۆ دەکەین بەپێی ئەو مادەیە کە چەند دابەزیوە لە ناو بیورێتەکە و بەپێی ستاندەر ئەو ستاندەرێک کە لە بەردەستمانە ڕێژەکان هەیتپان کالکولیشن لۆی دەکەین و نەتیجەکەمان لە دەردەچی سەتا چەند ئەکتیڤیتەکەی تێدایە. ئێمە ئەتوانین زۆر بەرهەمێنین زۆر زیاتر کە وەک لەوەی کە پێویستە لە هەموو نەکەر کوردستان هەموو عێراق
پار بۆ نمونە 5 میلیۆن پاکەتمان دروست کرد کە تقریبان زۆری بۆ وەزارەتی تەندروستی بەقا بوو. لەو دەرمانەی کە ئێمە دروستیەکەین ئێستا بەڵێ زۆر بە زیاشەوە تاین دروستیکەین ئێمە هەتا 2 مانگ لەو پێش دەرمانمان ناردە دەرەوە کە ئێمە یەکەم کارگەی دروستکردنی دەرمان بووین نەکە لە کوردستان لە هەموو عێراق کە دەرمانمان ناردە دەرەوە ئەو پیشانیشەیە کە چ کوالیتیەکمان هەیە کە خەڵکی دەریشەوە داوای و دەرمانانەی ئێمەکەن لەبرە ئێمە کە ئەوڵەکەی کە دەستیشمان پێکرد لەسەر ستانداردێکی جیهانی دەستمان پێکرد ئەوە زۆر مهم بوو لای ئێمە چونکە ئێمە بیرمان لەوە کردەوە کە لە دوا ڕۆژە هەربێ دەرمان بنێرینە دەرەوە حەزەکەین کۆمپانیا گەورەکان لەگەڵ ئێمە تەعامل بکەن و گەیشتوینەتەوە قۆناغەش ئێمە بۆ نمونە لە 2012 بوو ئەبزانم لەگە سەنۆفیە عەقدمان نووسی کە ئێمە کۆنتراکت مانیفەکچرینگ ئەگریمنتمان هەیە لەگەڵەوان لە 2012 دەستی پێک 2014 بوو ئەبزانم عەقدەکەمان نووسی. اینجا ئەو عەقدە بەس ئێمەین لە هەموو شەرقی وەسەط کە و عەقدەمان هەیە لەگەڵەوان کارگەکانی ترکە هیانە لە دەرەوەی وڵات لەگەڵ سانۆفیا کە یەکەم کە گەورەترین کارگەی دروستکردنی دەرمانە لە هەموو ئەوروپا و تقریبان سێهەم لە دنیا ئەوانی تر بەس پاکیجینگیان یعنی بەس پاکەتەکەیان بۆ ئەگۆڕن بەس ئێمە دەرمانیان بۆ دروستەکەین ئەوەش کە ئەگەر ئێمە لە ستانداردێکی زۆر بەرز نەبین قەت ئەوان ئەو گرێبەستە لەگەڵ ئێمە ناکەن. دوای ئەوەی مادەخاوەکەمان لە دیسپێنسینگ وەزن کرد ئەنێنین بۆ ژووری مانیفەکچەرینگ ئێرە ژووری مانیفەکچەرە ینی بەرهەمهێنان ئێستا پرۆدەکتمان پارازارکیدا 120 میلیگرام سیرەپ پاشێک کە مادەکەمان هێنا ژوورەوە دڵنیا بلۆی کە هەموو شتێک خاوێنە بە پێی پرۆسیجەر دوایەوە دەستەکەین بە ئامادەکردنی مادەکان بە پێی بیامار باج مانیفەکچەرینگ ریکۆرد بە پێی SOP دەستەکەین بە ئامادەکردنی مادەکان یەک بێت سەرەتا مادەکان لەم ئێستا ئەمە پاراستۆل مادە ئەکتیڤەکەیە ئامادەمان کردووە کە بە پێی پرۆسیجەر بیامار مادە لیکویدەکە کە PG پێڵێن پرۆپاین گلۆکۆز تێیەکەین گەرمیەکەین پاشان پاراستۆل مادە ئەکتیڤەکە ئەیکەین ناوی میکسیەکەین تا تەواو کلیر دەبی کلی سۆلیوشن پاش کە دڵنیا دەبی کە کلی سۆلیوشنە لە ڕێگەی پەمپ هەمووی ئۆتۆماتیکیە لە ڕێگەی پەمپ ئەگوازینەوە بۆ مانیفەکچەرینگ تانک.
ئێمە مشکلەمان زۆرە لە بەشی تەندروستی هەتا لە خەستەخانەوە لە بەشی دەرمان زۆر بەداخەواڵێم کە ئەو هەموو دەرمانە خراپەیەتە ناو کوردستان. ئێمە لێرەین لە ژێر چاودێری وەزارەتی تەندروستی لە ژێر KMCA کە زۆر بە ئاسانی ئەتوانم بێت سەردانمان بکەن، بەڵام هەموو کاتێک لە حکوومەتەوە ئەڵێن ئێمە ئەبێ پشتگیری کەتی تایبەت بکەین. بە هیچ نوعێک ئەوە نەکراوە، زۆر بەداخەوە کە هەموو کەسێکی سوودی لێ ئەبینێت ئەگەر شتێکی وا بکرێ. یعنی حکوومەت ئەبواە زۆر هاوکاری شەریکی ناوخۆ بکات، زۆر بە نەوەیەکی تر وەک لەوەی ئێستاکرێت، زۆر بەداخەوە. چکە ئێمە لێرەین، تۆ زین لەکوێ دروستەکرێت دەرمانەکە، تۆ ئەزین چۆن دروستەکرێت دەرمانەکە، شتێک ڕووبا دوور بە ئەتوانی یەکسەر بیت بزانی هۆکارەکە چی بووە. ئەو دەرمانە یەتە ژوورەوە لە دەرەوە کە نووسراوە مەسەلەن Made in Germany لە ئەڵمانیا دروست کراوە. کێ ئەڵێ لەوێ دروست کراوە؟ چ گارانتیەکە هەیە؟ هیچ کەسێک لە هەرێمی کوردستان چووە بوو ئەو کارگەیە بزانێ ڕاستە ئەوە لێوە هاتووە کێڵێ لە باخیرێک دروست نەکراوە. ئەو دەرمانانەی کە لە سینەوەیەت بەڵێ ئەڵێن فەحسی هەیە، بەعزێکی فەحسی نییە، ئەڵێن بەعزێکی بە قاچاغێت لە کەرکووکۆیان لە نازانم کۆیەت، ئەتوانن حەلیکەن زۆر بە ئاسانیش، بەڵام سیستێم نییە کە سیستێم نەبوو لە وەزارەتی تەندروستی ئیتر ئاوای لێ وڵاتەکە نەخۆش ئەوە هەموویەکێتە سەر شانی نەخۆش و نەخۆشیش چۆن بزانێ کام دەرمانە باشە و خراپە. نەخۆش هیچ پشتگیری نییە لە هیچ ناحەیەکەوە لە وڵاتێمە، زۆر بەداخەوە نەخۆشێکە لەیە بمرێت دەرمانێکی خراپی وەرگتووە کێ پشتگیریەکە کەس. بۆیە گرنگە کە تۆ کارگەی دروستکردنی دەرمانە هەبوو لە وڵاتی خۆتە ئەبێ زیاتر زۆر ئاسانترە بۆ وڵاتەکەش و ئەبێ زۆر زیاتریش هاوکاری ئەوە بکەیت. بۆچی لە بڕی هەم لە ناحەی ئەوەی کە ئەزانی چۆن دروستەکرێ لە سەستاندارێکی بەرز ئەگە لە سەستانداری خراپنەوەڵاو مەیکڕن لە بڕی ئێمە زانی لە چ ستانداردێک دەرمان دروستەکەین. ئێمە هەتا گرێبەستمان هەیە لەگەڵ ئەوروپا ئێستا بە تەماین بۆ ئەوروپای بنێرین دەرمانەکانمان. This is liquid packing. What we have seen, the bottle are air washed. The bottles are manufactured in class. لێرەدا بوتڵەکان دادەندرێت کە بە شێوەیەکی تایبەت شۆردراوە و لە کلاسی 100,000 دروستکراوە و ئەمەش مانای ئەوەیە کە بوتڵەکە بە تەواوەتی لە ژینگەیەکی خاوێندا ئامادەکراوە. پاشان بوتڵەکان بە ڕیزبەندی دەبدرێت بۆ ئەوەی پڕ بکرێت. پاش ئەوەی بوتڵەکان پڕکران و پاشان بە پاکێتی تایبەت دەپۆشێن و پاشان لە ناو بوتڵەکان دەنرێت و پاشان پشکنین بۆ ناوی هەر بوتڵێک ئەنجام دەدێت. واتە ئامێرەکە هەموو هەنگاوەکانی دانان و پڕکردن و پشکنین و قەپاتکردن و ناولێنان و داپۆشینی بە پاکەت ئەنجامەدات. پاشان ئامێرەکە لە قۆناغی کۆتایی پاکێتی بوتڵەکان ڕیزبەند دەکات و کۆیان دەکاتە و ئامادە دەکرێن بۆ هەڵگرتن. Finally packed box taken into the for packing. So this is a final packing process of liquid orals what we have seen now. ئێستا زۆر زیاتر دەرمانەکانمان هەیە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش چووکە وێشیان هەیە بۆ فرۆشتن. ئەوان هەموو سیلس و مارکتینگەکەن بەڕاستێکەکەی بەس ڕاستە ئێمە زۆر زیاتر ئەبواە بمان کردایە و هیواداریشم لەم بەم زوانە کە هەست بە گۆڕانکاری بکەن نەخۆشەکانمان لە بەشی زانیاری لەسەر نەخۆشیەکانیان و لەسەر دەرمانەکانی ئێمە. چکە ئێمە ئەومان لاموێ ئێمە گرنگترین شت لای ئێمە نەخۆشە. ئێمە هەرچی دەرمانێ دروستەکەین لێرە بۆ نەخۆشە.
ئەوە گرنگترین شتە لای ئێمە لە بڕێ ئێمە زۆر ینی ماوەیەکی شەبیرمان لەو کردەوە هەت باسی ئەوە بکەین کە تۆ نەخۆشیەکە و جاری وایە بە چارەسەری دەرمان پێویست ناکە چارەسەریکەی ئەتوانی بە بازیشتی تر مەسەر ڕاضەیە تۆ بڵین شەکرەتە ڕەمی هۆکارەکەیەوە بێ لە قەڵەویەوە هاتووە یا لە ناخواردنی غەڵەتیانی بەعزێشت هەیە و خۆ دەتوانیت پێویست بە دەرمان ناکە ئێمە لەگەڵەوانی بڕۆ دەرمان بخۆ یەکسەر چاگاوینە بەعزێشت هەیە حەزەکەین خەڵک فێر بێکە ئەتوانی بە نەوعێکی تریش تەندروستی خۆت باشکەین. ئێمە کە وەزعی کوردستان ئاوای لێ هات سعرەکانمان تقریبان 150 داگرت هەموو دەرمانەکان بۆ هاوکاری نەخۆش چکەی مامانوێ نەخۆش بە گونجاو یعنی بە سعرێکی گونجاو بتوانێت دەرمانێکی باش بۆی تەندروستێکی باشی هەبێ لە برەوە ئێمەش لەو ناحێوە زۆر هاوکاری نەخۆشەکانی خۆمان کردووە بەڵام خۆتان چوونەتە ناو کارگەکە ئەی بینن کە بە چ تەکنۆلۆژیایەک دەرمان دروستەکرێ دەرمان وەکو هیچ شتێکی تر نییە یا ئەتکوژی یا چاکە دەکاتەوە زۆر گرنگە کوالیتیەکەی باش بێ کوالیتیش بە پارەیە بۆ نمونە تۆ چویتە ژوورەوە سەیرە کرد چەند مەرحەلێ ئێمە کوالیتی کۆنتترۆلەکرێ هەموو دەرمانێک تاچێتە بازار حەب 4 جار شروع بوو کاپسول و ئەوانە مەڵحەم 3 جار یعنی ئەوانە هەمووی ینی پارەی ئەچێتە سەر سعرەکە بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە بەڕاستی ئەتوانم بڵێم قانزانجمان نییە بەڵام قانزانجەکەی ئێمە لەکوێیە کە ئێمە تەندروستی نەخۆش چاگەکەین کە ئەوانەی کە دەرمانی ئێمەیان بەکارهێناوە ڕازین لێ و لەسەریەکڕنەوە ئەوە بۆ ئێمە هەموو شتێکە.